تو بو جلال و عظمته پەروەردگارمان دێ یەک ئاوە بە ملشۆڕیە چینە بەردەمی خوا حسابمان لەگەڵاکە. اینجا لە دوای ئەو خوای گەورە کە حسابەکەی بۆ کردی خێر و شەڕەکە و کێشرا ئەگەر هاتوو خێرەکەت لە شەڕەکەت زیاتر بوو خێرەکانت لە تاوانەکانت زیاتر بوو خوا پێ و ناڵێ بۆ ئەوە زۆر خۆش. ئەگەر یەکی خێری لە گوناحی زیاتر بوو چاکەکانی لە گوناحی زیاتر بوو کە بۆیان کێشە خوا پێی ناڵێ بۆ گوناحانە و کردووە بەس بۆ دەبژێرن بەس ئەی خوێنیتەوە ئەیژبێریتە بۆ ناڵێ ئەوەت نەکرد پێت ناڵێ ئەڵێ مادەم خێرەکەی زیاتر کتابی بۆ مۆرکەن و بیبەن بۆ بەهەشت. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من حوسیب فقد عذب ئەوەی حسابی لەگەڵا بکە خوا پێی بڵێ بۆ ئیلا عەذابە درێ. خاتو عایشە وتی یا رسول الله چۆن وایە؟ ئەی خوای گەورە لە قورئانە نافەرمێ حاسبنی حسابا یسیرا فسوف يحاسب حسابا يسيرا عفو. خوای گەورە لە قورئانە نافەرمێ حسابێکی ئاسانی لەگەڵاکەم. وتی عائشە ئینەما ذلك العرض ئەوە بەس تەنها خوێندنەوەکەی پیشاندانەکەیەتی ئەگینا ئەگەر وتی بۆ وات کردووە یعنی تۆ تووشی عەذابە بی. ئەوە کە ئەی خوێنیت و حسابا یسیرە ئەوەیە خێرەکان و گوناحەکانت بخوێنیتەوە کە وتی خێرەکەی زیاتر لە گوناح پێ ناڵێ بۆ ئەو کردووە ئەڵێ کتابی بۆ وەرکەن و بیبەن بۆ بەهەشت. بەڵام کاتێک گوناحەکانت زیاترە لە چی لە خێرەکانە خوای گەورە بیوەستێنن با پێی بڵم ئەو گوناحە بۆ کرد ئەوەت بۆ کرد ئەوەت بۆ نەکرد کە هەچ کەسێکیش بۆیە ئاوا پرسیاری لێکرا خوا پەناما بە تیاچێ. لەبەرەوە دوعا بکەن کاکی برا بەدەستی بەتاڵ نەچینەوە بەردەمی خوا. ئەو ڕۆژە مثقالە ذەڕە وا لە تای ترازوی خێرەکەتا و مثقالە ذەڕەش وا لە تای ترازوی شەڕەکەتا هیچی لای خوای گەورە ون نابێت.